بەفربارین دڵی هاوڵاتیانی خۆش کردو پەیتا پەیتا هاوڵاتیان لە شاری سلێمانی ڕوودەکەنە ناوچە شاخاوەکان بە تایبەتی سەرچیای ئەزمە ڕووگۆیژە لەوێ شەڕە تۆپەڵی خۆیان دەکەن هەندێک لە دیمەن ئامادەیە دەچین بۆ بینینی دیمەنەکانی شەڕە تۆپەڵ ئەمەی کە دەبینن بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە خاو و خێزانەوە هاتوون دەیانەوێت کەشێکی ئارام واجەیەک بۆ خۆیان بگۆڕن شەڕە بەفر دەکەن و سەرچیای ئەزمە ڕووگۆیژە بە تەواوەتی سپی بووە کەسانێک شێرە بەفرینە دروست دەکەن دیمەنەکان دڵی منداڵ و خاو و خێزانی بە تەواوەتی خۆش کردووە کەسانێکیش دێن لێرە وێنە یادگارەکانی خۆیان لەگەڵ دیمەنی بەفربارینی سەرەتای زستان تۆمار دەکەن بە شێوازێکی ڕاستەوخۆ دەچینە لای هاوکارم هێمن قادر کە ئەو ئێستا لە سەرچیای ئەزمە ڕووگۆیژەیە بەشێکی زۆر لە تیمەکان لە پشتیەوە سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاوبانەکانن پۆلیسی هاتوچۆ بەرگری شارستانی لەوێدان بۆ ئەوەی خوانەخواستە هەر ڕووداوێک ڕوویدا ئەوان خێرا کۆنتترۆلی بکەن بەڵام مەبەستمە زیاتر لە هێمن بپرسم هێمە نەزانم زۆر سەرماتە هەڵە لەرزی و هەناسەشت هەڵمی لێتە دەرەوە بەڵام ئەگشتی بۆ خۆت تا چەند دڵخۆش بووی تا چەند هەستەکەی هاوڵاتیان ئێستا پەیتا پەیتا ڕووەکەنە سەرچیای ئەزمە ڕووگۆیژە هیچ ڕێنماییەکەیە پۆلیسی هاتوچۆ بڵاویان کردبێتەوە دیاردەیە کە بەلای تۆ سەرنجڕاکێش بێ لە بەفربارین چییە؟ ئاری سڵاو لێ بێ سەعاتو نییە کە لە بەرەم سەرما وەساڵ چاوەڕێکن ئەم لایڤە دەست پێ بێگومان نەزانم بەڕاستی کەشەوەکەی زۆر ساردا پەیتا پەیتا هاوڵاتیانیش دێنە سەرەوە بەرەو ئەزمە ڕووگۆیژە دێن بۆ ئەوەی کە چێژ لەو کاتە وەرگرن کە هەموو ئەیانەوێ بەشدار بن لەو خۆشیانەی کە بەهۆی بەفربارینەوە ئەوان بۆیان دروست بووە لێ دێنێرە کاتی خۆیان بەسەرە بن وەگە بینی لە دیمەنەکانە لێسادا ئۆتۆمبیل ڕیزی بەستیوە بۆ ئەوەی سەرکەوێ بەرەو سەرەوە بەڵام وردە وردە کەش و هەواکەش زیاتر سار دەکا و ئەگەری بارینی بەفریش زۆر زیاتر دەبێ بۆیە پۆلیسی هاتوچۆوە قایمقامەتی سلێمانیوە هەموو ئەو لیژنەی کە ئێستا لە قایمقامێتەوە چاودێریان بارودۆخە ئەکەن ئەگەر هاوڵاتیان لە شوێنەکە پێویستیان بە هاوکاری ئام و بەهانانەوە بچن داواکارن لە هاوڵاتیان کە بە وریایەوە مامەڵە لەگەڵم دۆخای بکەن کە ئێستا ئەوان وردە وردە بەرەو سەرەوە دەڕۆن بەرەو ئەزمە ڕووگۆیژە کە ئێستا چینێکی زیاتری بەفر لەوێ کۆبووتەوە ئەما بێتەوەی کە ڕەنگە بە ئاسانی سەرکەون بەڵام لە کاتەکانی درەنگان و بەرەو ئێوارە پلەکانی گەرما زیاتر دابەزێ هاتنە خوارەوەن ئاستەم دەبێت بۆیە ئەو هۆشداری دەدەنا هاوڵاتیان بەڵام بە شێوەیەکی گشتی ئەکرێ ئێستا ئەوان وەکو گەشتیارێکی ئەتوانین بڵێن زستانەوە گەشتیارێکی بەفر ئەوان بێنە ئێرە بە تایبەتی هاوڵاتیانی زۆر لە دەرەوەی شاری سلێمانی و لە شارەکانی ترەوە هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی بەشدار بن من هاوڵاتیەکم لایە ئەمەیە قسە و باسکەین کە ئەو هاتوتە ئێرە ئەوێ لەگەڵ ئەو هاوڵاتیانی لێرەدان چێژ لەو کاتەوە گرنم کاتت باش حەزت کرد قسەکەی بۆمان ئەو خۆشحاڵی تۆ لە چیەوە سەرچاوی گرتوێ وڵای ئێمە ئەمڕۆ هاتوین لەگەڵ خێزان ماهاتوین بۆ بەفرباری بۆ گەوژۆ ئەزمەر جەوێکی خۆشەوی تر خەڵەکە میاتۆتە دەرەوە هیوادارم کە حکوومەت ئێرە بیر لە پلانێکاتەوە کە ئێرە بکاتێک شوێنێکی گەشتیاری بۆی کە هەموو کەسێ بەڵێ لە زستانە بە تایبەتی هاوینانی ژەر خۆشەوە بەهارانی ژێرە هەر جەوێکی خۆشی هەیە ئیتر هاتوین بۆ شەڕە تۆپەڵ و شاری بەفرینەوە ئەو یاریانەی کە لە بەفراگرێ سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ ئاری من میوانێک ترم لە توانە بادین بەڕێبەری ئامێرەکانە لە شارەوانی سلێمانی کەوەکە بینی لە دوایینیشەوە یەکێک لە ئامێرەکان لێرە بوونی هەیە ئەوان باسییان لەوە کرد بووە لە ئێسادا ئامێرەکان بەکار نانێن یەکەم لەبەرەوەی ڕێگاکان بە تەواوەتی نەگیراوە دووەمیش بۆی نەبێتە ئاستەنگ ئەم ئامێرانە بۆ ئۆتۆمبیلەکانی تر ئەو هاوڵاتیانی کاتون تێرە کاک توانام کاتت باش لە کاتمان گرتی ئەکرێ پلانی خۆتمان پێ بڵێیان پلانی بەڕێبەرادی شارەوانی و ئەو لیژنەی کە لە قایمقامێت پێک هاتووە بۆ ئەوەی ئەگەر حاڵەتێکە بۆوان بەهانایوچن بەڵێ شارەوانی سلێمانی وکو نێنەریتی خۆی هەمیشە لە کاتی هاتنیەم شەپۆلانەیە بۆ شاری سلێمانی تیمەکانی لە ئامادە باشیدا بوون تیمی فریاگوزاری خێرامان هەیە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەراتی کەشناسی سلێمانی بۆ ئاگاداربوون لە شەپۆلەکان و لەگەڵ بەڕێز جەنابی قایمقامە لە ئامادە باشیان بۆ هاتنیەم شەپۆلەش ئێمە لە کاژمێر هەشتی بەیانیەوە تیمەکانمان لە ئامادە باشیدا بوون ئەو شوێنانی کە پێویستی پێکردووە گرێدەرمان بۆ نردون پێویستی بەشتی تێبوو بێ پاکمان کردوونەتەوە بازنەی مەلیک مەحموود دەباشان ئەزمەر ئیشمانتیا کردو و بۆ شوێنانەشی کە لە شەوە مەترسی بەستنی هەیە ئیشەڵات تیممان حازرە
هەڵمەتی خوێڕشتنمان هەیە لە ناو شارە. بەواتە ئێوە بەدەرلەوەی لە ئێسادا کە پێشۆخت پلانتان داناوە لە ئێسا پلانەکان جێبەجێکەکەم پلانی داهاتوشتان هەیە بل ئەگەری بەستنی شەقامەکاندا بەڵێ کاژمێر هەشتی شەو بەدواوە مەترسی زیاتری بەستنەکە ڕوودەدات. ئێمە تیمەکانمان لە ئامادەباشیدان بۆ ڕشتنی خوێ بەسەر شەقامەکاندا بۆی ئاستان بۆ هاوڵاتیان دروست نەبێت. لەو کۆبوونەوە باز نکراوە تا سعات چەند ڕێگە بە هاوڵاتیانیان سەرکەونە سەرەوەکەوەی کە ئاماژەم بۆ کرد لە ئێسادا پلەکانی گەرما زیاتر دابەزێەوە بەفر زیاتر دەبارێ ئەو خەڵکی دەچێت ئەوێ ئێستا بە هەزاران ئۆتۆمبیل لەسەرەوەن بە سەدان ئۆتۆمبیل لەسەرەوەن ئایا ئەم ئۆتۆمبیلانە دواتر چۆن دێنەوە خوارێکە ئەگەر ڕێگا خلیسک بێت. بەڵێ هەروکو جەنابوت تا ئێستا ئامێرەکانی ئێمە وەستاوە لەبەرەوەی هاوڵاتێکی زۆر هاتۆتە سەر جادە تیمەکانمان ڕاگرتووە ناتوانین ئیشکەین داوا لە هاوڵاتیانەکەم مافی خۆیانە بۆ دەربڕینی خۆشی بەڵام لە کاژمێر 6 و 7 بەدواوە بەستن ڕۆیە پێویست ناگابێن بۆم شوێنە لەبەرەوەی تووشی کێشە نەبن کێشەش بۆ ئێمە دروست نەکرێت بۆی بتوانین ئێمە ئیشی خۆمان جێبەجێکەین. ئەگەر هاوڵات